یەکێتەکەی مام و شەهیدەکانمان لە ساڵی ڕابردوو ئێوەمانان کادر دڵسۆزەکان و بە تایبەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان کەمەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسی و هەموو هەواداران و دۆستانی یەکێتی ئێمە توانیمان ئەم کۆسپە قورسانە بەیەکەوە تێپەڕێن. بەڵام ئەرکە قورسەکەی ئێمە لە دوای کۆنگرەوە لەمڕۆ دەست پێکا هەواڵان. نیشتیمانی کوردستان هەڵقڵاوی خەڵک بووە، خۆتان دەزانن لە ڕابردوو لە ناو خەڵکەوە هەڵقڵاوە. بەداخەوە من نامێ بچ بەسەر ئەسبابی ئەوەی کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گەیشتە ئەوەی کە پاشەکسە بکە لە ساڵانی ڕابردوو و لە جەماوەر دوورکەوێتەوە. بەڵام بە دڵنیاییەوە پێتان دەڵێم کە واجبی ئێمە وەکو هاوسەرۆک ئەوە دەبێت کە خەڵک لەگەڵ یەکێتی ئاشکەینەوە و دووبارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مامی کۆچکردومان دەیفەرموو بگەڕێتەوە بۆ خانوە قوڕەکان. من بەڵێنتان پێدەم دڵنیام هەواڵ بافڵیش بە هەمان شێوە ئێمە سەربازێکی ونی ئەم حیزبە دەبین بۆ لەمە دووە و شەو ڕۆژ دەخەینە سەریەک بۆی خوێنی شەهیدەکانمان ئاسوودە بێ، بۆی دڵی کەسوکاری شەهیدەکانمان ئاسوودە بێ، ماڵ بە ماڵ بکەین، دێ بە دێ بکەین، شار بە شار بکەین و کوچە و کۆڵانەکان بگەڕێن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بخێنەوە سەر ئەو سکەی کە لە پێناوی دامەزرا. ئەویش خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. من داوای لێ بریشتانەکەم بەڕاستی خۆم ئامادە نەکرد بوو کە قسەی زۆرتان بۆ بکەم، بەڵام دڵم زۆر پڕە و خۆشحاڵم. بەڵام لە هەمان کاتدا ئەم بەرپرسیاتێک گەورەیە وای لێ کردوم کە نەتوانم زۆر قسە بکەم، بۆیە داوای لێبوردتان لێکەم و من دووبارە سپاسی یەک بێکتان دەکەم و هەروەکو باسم کرد بەڵێم بێ لە جێی متمانەی ئێوەمانان و هەموو یەکێتە دڵسۆزەکان دەبین و دووبارە سپاس. وەڵام من حەزەکەم هەر سپاسی هەواڵان بکەم. بەڕاستی من هیچ خۆم حەزر نەکرد بوو بەمە. ئەم سقەیە شەڵاقەت لە دەست نادەین، شان بەشانم حزب هەڵەستێنینەوە. ئیشەڵڵا یەکێتی یەکەمانەکەینەوە بەو یەکێتی مام جەلال. زۆر زۆر سپاستانەکەم، زۆر مەمنونتان.